بناوی خواست سلاو هاوران هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانێکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین 72 ڤیدیۆ لە ڕێیا و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە توانن بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەیتان شێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئەپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تۆ یەکەم کەس بیت کە بێ ڤیدیۆکان ببینیت. بەلاوڕان ئەمڕۆژ توکانێک بەیوە ناسێنم کە لە خانوادەی شیبایە، دراوی ئەلکترۆنی شیبا. هەروەکو ئاگادارن کە شیبا لە 1-2 هەفتەی ڕابردوو 3 ئەوەندە نرخەکەی بەرز بووە و ئەوانەی کە هۆڵدیان کردبوو زیاترین قازانجیان کرد لە دراوی ئەلکترۆنی شیبا. بەڕێزانم پێشەوەی بچینە سەر ناسێنی ئەم توکانە یاخود ئەم شتکۆینە کە من هیچ سیگنالێک بوو کڕم بۆیەوە بڵاو ناکەمەوە، تەنها نیەتی من ئەوەیە کە ئەو دراوانە بەیەوە بناسێنم کە داهاتووەکی باشیان دەبێت ئەگەر ئسکەم نەبن، داهاتووەکی باشیان دەبێت و ئێوە توانن بە کەمترین سەرمایە واتە بە کەمترین پارە زیاترین لەو توکانانە بکڕن بۆ ئەوەی زیاترین قازانج بکەن. نیەتی من تەنها ئەوەیە. ئیتر بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە کە ئەو دراوانە بکڕن یاخود نەکڕن. ناوی دراوەکە ئاوڕان یاخود توکانەکە شیبا فلوکیە، هەروەکو گوتم لە خانوادەی شیبایە. شیبا فلوکی توکان وەکو میم کوینێک حسابی بووە کرێ. لە ڕاستی هاوڕان کە ئێوە توانن لە ڕێی پانکێک سوابەوە ئەم دراوەی بکڕن کە باینانس لە ئەکسچێنجەکان بکڕن و باینانس لە پانکێک سوابەوە لە ناو تڕاستوالیتی بکەم بە شیبا فلوکی. شیبا فلوکی کار بوو دروستکردنی والیتیەکە. ئەمە ڕوتمەپی ئەم توکانەیە کە ئێوە بە خۆتان ناتوانن بێنە ناو وێبسایتەکەوە بەڕسی ئەم توکانەش بکەن و بڕیاری کۆتایی هەروەکو گوتم لەدەست خۆتانم. ئەم توکانە هاوڕان لێرانە بچی هاتووە بۆ فریاتڕەسی ئەو سەگانە یاخوتە و حیواناتانە هاتووە کە بێنانن بێخوراکن. واتە پڕۆژەی ئەم توکانە ئەوەیە کە یارمەتی ئەو گیاندارانە بدات کە خواردن شتیان پێ ناگە. لە ڕاستیە هەروەکو لێرانەش سەتادا ئەم توکانە کاتێک کڕن سەتادا لە دراوەکانی ئێوە کەمەکرێتەوە بۆ ئەوەی 105 ئەچیتە ناو خودی پانکێک سواب بۆ ئەوەی خەڵکانێک بێن بکڕن و 105 تریش هاوڕان ئەچیتە ناو خودی واڵێتی شیبا توکان بۆ ئەوەی لە داهاتوودا توکانسوزیەکی گەورە بکات و نرخی ئەم دراوە بەرە و هەڵکشانێکی گەورە بڕوە. و هەروەکو لێرە نبینن وایت پەیپێری هەیە کە ئەتوانن بچن تەماشای بکەن هاوڕان. دەنگ و باسی هەر دراوێک لە تویتەرە دەوری خۆیە بینی. ئێوە ئەتوانن تویتەری ئەم دراوەشتان هەبێ و کاتێک کە خەبەری توکانسوزی یاخود دەنگ و باسی ئەم دراوە هات بۆ ئەوەی پامپەکی گەورە بخوا و ئێوەش لە هەمان کاتدا بفروشن و زیاترین قازانج بکەن. هەروەکو گوتم بەڕێزانم لێرانە هەروەکو بینن تەلەگرام، تویتەر، ئینستاگرام، فەیسبووک، تیکتۆک، یوتیوب و نازانم ئەوە چیە بەڕێزانم کە ئەوە هەموو ماڵپەڕی کومەڵایەتی ئەم دراوەیە کە توانم بەڕسی بکەن و هەر کاتێکە نرخەکەی زۆر بەرز بووە و دەنگ و باسی باشی هەبوو ئێوەش بفروشن و زیاترین قازانج بکەن. و سپۆنسەری ئەم دراوەش کۆین مارکێت کەپە، کۆینگێکووە، BSC ئسکەنە، پانکێک سواب و ئەوانە هاوڕان کە گرنگترینیانن کە سپۆنسەری ئەم دراوەیە و لە ناو خودی پانکێک سواب ئەم دراوە لیز بووە و هەروەها لە ناو کوین مارکێت کەپی باچین. تاماشای کوین مارکێت کەپی بکەین بەڕێزانم. نرخی ئەم دراوە 0 1 2 3 4 5 6 7 0 39.95 کە تاکو ئێستا تاکو ئەمڕۆ هاوڕان ئەمڕۆ 17 لە سەدان نرخەکەی بەرەو هەڵکشان چووە و لێرانە شاوڕان کە ئەتوانە بچنە ناو ئەم وێبسایتە لە ناو خودی کوین مارکێت کەپی کاتێکری لەسرە و لینکە یەکەن یەکسرە دێنە ناو وێبسایتی شیبا فلوکی. و هەروەها بەڕێزانم لێرانەش کانترەک ئادرسیە کە ئێوە توانە کۆپی بکەن و
لری او کانترک ادرس و بچن لناو پانکیک سواب ام دراوی بکرن هاوران ام دروا لرتبه 3284 کریپتوکارنسی 22000 کس ام دراوی لواش لیست خوان هيا عددی توکانک هاوران هر وکو بینن 1 کوارترلیون که هر وکو شیبا و سیف مونا عددی دراوکه ولیرانش مارکت کپکی زور باشیه یا برزانم هر وکو بینن خراب نیا بو توکانه که تازه هاتوه چند مانگی که هاتوه راستی مارکت کپیشی زور باشه مارکت کپی روزانه و مارکت کپی گشتی ام دراویه هر وکو دینا خاروه اماش چارت یا خود نموداری ام دراویه شیبا فلوکی یا خود فلوکی شیبا که تاکو استا چند برو هلکشان و داکشان چوه لیرانش اتوانن چارتی روزانه هفتانه و مانگانه و سالانه ام دراوی ببینن که هشتانه گشتو تا سال که ران تمنی ام دراوی تازه هاتوه هر وکو بینن که اسم ویدیو بوی و درستم کرد سه بو به 4 و تا زو ام دراوی برای من چند مانگی که ام دراوی هول دیب کن بو اوی لداتو دا زیادترین قازانج بکن بابزانین ام دراوی هر وکو بینن 47,000 هولدری هیا تاکو استا و امش عددی دراوکه کلیرانا نصراوه اما لویبسایتی BSC اسکن و همو معلوماتی هم دراویه برزانم کانترک ادرسکش لیرانه یواتوانن کوپی بکن بله اوران لیرانش دیسانوا دینوانا کوین مارکت کپی بابچین و سر خودی مارکت لیرانه هر وکو بینن که ام دراوه ایوه تنها لری پانکیک سواب لسر ورژن 2 اتوانن ام دراوی بکرن بله هاورانم پیم باش بو که ام ویدیوش بوی و درست بکم چون که برادرک لکومنت بو من نویسی بو لیوتیوب که من شد کوینه باشه کام بوی و بناسینم اواش شد کوینه کی باشه اگر بو ماوه کی درش خاین ایوه او شد کوینش را گرن با پاره کی کم بکرن و را گرن زیادترین قازانج اکن هر وکو لویدیو کانی تریشم بوی و بود چندین شد کوین بکرن 30-50 شت کوین بو اوی اگر 2-3 شت کوین ببن با پروژه کی زور سرکوتو ایوا ببن با میلیونر لری او شت کوینانه چی تر پیویس ناکات من ام ویدیوی درجه پیبدم پیم بایشتا گرینگا کان لناو ام شت کوینش لناو وبسایت هم شت کوینش بوی وام باس کرد ایتر بریار لدس خوتانم هر رخنا کامن بسیارک هبو لجر ویدیویا لچنل یوتیوبم بنوسن من با چاوان جوابتانه دمو تا ویدیو کیتر وبسایت کیتر اپ کیتر و برنامه کیتر همو تان بخوی گورس برم خو یار و پنای ایو بیر خواتان لگل